ڕێز و خۆشەویستی برادران، کاتتان باش. ستان لە قسە و باز دەکەین لەسەر کۆنفرانسە ناوخۆیەکانی پارتی سەردانی مەسعود بارزانی لە بۆ بەغدایە برادران، سەرچاوی ئێمە. زانم برادران کوتم ئێمە 100 بارە بۆیە ناتوانم ڕابگەێنم، لە پڕێک دەبێت بێم. چ بکەین؟ ئەمەش هەر کەسە تووشی بەڵای خۆی بووە. هێزەشی 80 ساڵی ئەترسێ. بەخێربێن ئاوڕێیان سەردانەکەی مەسعود بارزانی و کۆنفرانسە ناوخۆیەکانی پارتی دیموکراتی کوردستان کە بوویتە چگاڵتە جاریەک. هاوڕێیان یەک هەتا برادران دێن هەندێک شتی ئەوە بڵێم، تاان ژمارەیەکی محەدەد لای من دێتەوە، خۆش نییە ئەوەندە باز بکەین، بەزی تر ئەوە ژیانی ما دەبی ریپۆرت و ئەو ئەگەنە تخوا مەعقولەوەی 270,000 کەس دەبینی 200 کەس کۆ نابتەوە. هەر ئەو پەیزە وەخت خۆی بڕۆ ئیدو مانگ لەمە بەرچۆم و بار هەڵبێنە سەر ئەوەی پەیامەکەی خۆمان دەگەێنین، مشکلە نییە. ئەمە وەک کارێکی ڕۆژنامەگەری ئەو شتانێکی هەمانە. پێشتر ئەمن 8 ڕۆژم و بەڕامگەیان کە هەڵبژاردن ئەگەری زۆرە ناکری، هەمووتان لە بیرتانە. ئێستا ئەو حزبانەی کادیرەکانیان قسەیان بە من دەگوت و ئەوە بوو، ئێستاوا بە خۆیان تەلمیح دەدەن، فعلەن هەڵبژاردن ناکری. جێشی تورکی دێ و دەبێتە چێشە و یەکێک لە هۆکارەکان دەبی ئەوە دەبینن شتەکە هاتە دوێ. ئەی ماڵی بارزانی وەزعیان زۆر خراپە و یعنی هەوڵی تەخیرکردن دەدەن بە هەموو شێوەیەک لەوانە ڕێگاکانە لە بۆ بەغدایە کە لە بەغدا ئاگر خۆشکەن بڕەبڕەوە دەبینن. سونەیان زیاد کرد، ئەوە بوو سەدریان هینایتەوەش. وەزعەکان هەموو بەو ئاراستەیە دەڕوە. دوو ئەو هەڵبژاردنانەی پارتی ئێمە یەکێک لەو مینبەرانە بووین، دۆستیەکەمان لا گرنگە، ئێحتیماممان پێدا ببینن بزانن چۆن گەشەی کرد، بڕۆ بزانن چ میدیایەک ئەوەندەی گەورە کردیە. لۆ لەبەر ئەوەی ئەزمونە شنوێی پارتیە کە ئەوە لە ناو حزبەکەی خۆی پڕە لە فەوزا، کادیری خۆی پێڕازی ناکرێت. ئێستا دێنە سەرێ. هاوڕێیان بەسەری چەند قسە و باسێک دەکەین. دیتان یعنی هەرچ قسەیەک بکەین مەسعود بەخێربێن سەرچاوی ئێمە. هاوڕێیان سەرچاوی ئێمە. لە چەند دقەیەکدا هەندێک کورتە خەبەر باز بکەم، یان سەرنج بدەم. دیتان مەسعود لەو 25 ساڵەی 2003 ئێستا 21 ساڵەی 2005-2008 چووە، دوای ئەوە نەچووە، یعنی لە دوای ڕفراندۆم چوو و ئەویش لۆ هاتێکشکان بڕوا بکەن. ئەو زارەش لەژێر فشار چووە، لۆ خۆی نەچووە. هەموو ئانەوە دەڵێن ئێران زەختیریان کردیە. دوێنێ نێچیر برادران سیرکەن، نێچیر ئێران بە حکومە یەکێتی کو پارتی جاش تورکیا یەکێتی جاش ئێرانە. ئەوە منتەهین هەموو لایەکمان ڕەنگ بین متەفق بین لەسەر ئەوەی ئێران نفوزی موقعی جوگرافی یەکێتی کوڕیتی، پارتی تورکیا کوڕیتی پشتگیری لە یەک دەکەن. بۆیە ئەوەی ئەمە زانیتمە ئێران بە یەکێتی گوت زۆر ئەوە بۆڵە مەکامە چارەسەر دەکەن. نێچیریان جێگرت، هێنایانە سەر تەلەڤیزیۆنی سەرۆکی هەرێم هات. تا ئەم پێم ناخۆشە، بە جددیمە ئێران یعنی چییە سەرۆکی هەرێم جێ بگری بینیتە سەر تەلەڤیزیۆنی برێ وەرە نیمچە داوای لێبوردنەک لە یەکێتی بکە. ئاخر داوای لێبوردن هەر ئەوە نییە. گەورەترین باڵادەستی پارتیان هێنا و کەناڵی 24 مەسعود بارزانی ڕوودا و 3 کەناڵی پارتیان برد. نیمچە ڕوونکردنەوەیەکیان پێدا و ئەوە مەسعود لە پڕێک چوو بەغدایە کە چتە بەغدای یەک کۆمەڵ ئەوەی دەڵێن کەرکووکە و نازانم چ بڕوا بکەن. لۆ هەڵبژاردن مەسعود ئەساسەی هەیە، پارتی ناوێ ئەو انتخاباتە بکرێ. ئەترسێ کاکە ئەزموونی پەرلەمانی عێراقی لێ دووبارە بتەوە. دیتان لە مووسڵ دوێنێ پێیان گوت لۆ مارێ
زەغدی کردیە لە سوودانی هەتا ڕایگرتیە قایم بەسەس یەک قایم قامی دنیای خرا کرد قایم قامی مەخموودی درایەکێتی دنیای خرا کرد بەڕاستی مەسوولقی 23 کەسێکی زۆر بڕۆم بخینەوە توخوا ئەو لە بەیاننامەی حیزبەچی دەچی بەرپرسەک دەچی کاچ خۆم ئەتەکێتتا نەبی ڕەخنە بگرە لە یەکێتی لۆ خۆت چ دەگری بەس بەو زمانە تەشیر هەڕەشەیە زۆر ئاسنزمە یان بڕۆ لە داخلی دەورەی کاچ خۆم خۆ عیب نییە ئەوە چ زمانەکە تو قبوڵت نەبی دەستا و دەستکردنی دەسەڵات لە قایم قامە چی و پێتان کفر بی کاکە خۆ ناکرێتە سەر لە بۆنگۆ بیتن خۆ من ناڵێم لە یەکێتی بی بەس کاچی خۆم ئەگەر لێتانوە جیرە خۆ دنیا خرا نابی یعنی ئێتانەوێت تێموچی باوکتانە تاپۆ ڕەشە وەڵایە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و هەموو پلەکان قابلی ئەوەیە حزبەکان دەستا و دەستی پێ بکەن کوردستانیش بەوەی جوانە بەوەی جوانە بەهەرحاڵ بێنەوە سەر ئەوەی ئەوڕێیان من هەرچی بڵێم پێشتریش گوتومانە کە وەزعی کورد زۆر خراپە وەزعی پارتی خراپترە کەمتان بڕواتان دەکرد وایە نا کەمتان بڕواتان دەکرد بەس ئەوە دیتان باشترین نمونە کە عێراق چەند لە پارتی بێمنەتە چەند لە بارزانی مەرجع نییە ئێ کاکە وەرە ناوی یەک مدیر شورتەیەکم پێبرێت چوبتە پێشوازی مەسعودی ئەوڕۆکە وەزیرێک جگە لە فواد حوسێن کە کادری ئەوەیە مدیری نووسینگەی بۆ کادری پارتیە چێچوو تۆ وەرە تو چاوەڕێت دەکرد هادی عامری بچی بەلای کەم ئەگە مەسعودیش پیاوەکی حکومی نییە حزبیە بەڵام هادی عامری بچیت عەمار حەکیم بچیت مالکی بچیتن کورە خۆ کەس نەچوو مدیر شورتەیەک نەچوو ئەو مەسعودەی هەموو عێراقیەکان داهاتنە هەولێرێ لەبەری دەپاڕانەوە شت دەدەستی بوو ئەوها خۆیان سووک کرد ئەوها بەو عەقڵیەتە وان لە خۆ کردیە کەی ماڵی بارزانی لە 21 ساڵی ڕابردوو چوینە بەغدایە بەس وەرن بەم بڵێ جارجارەکە نێچیر بچوو بایە ئێستا بوویتە کەڕ و فەر مەسعود دەچی نێچیر دێتەوە نێچیر دەچی مەسرور دێتەوە ئێران لەو 21 ساڵی چەند جار ئێران عێراق وەخت خۆی تورکیا بوو چیان لێکردن لەو عەقڵیەتە ملهوڕی خۆیان کە بەجێ کەس ناکەن کە ڕێز لە میلەتەکەی خۆیان ناگرن بەڕاستی مای بە یەکێتی و بە پارتی ئەو زەوەیان دروست کردیە بە تایبەتی پارتی کە زۆر ملهوڕە یعنی ئەو سەیرکەنەوە محافزی کەرکوچی ئەوە مووسڵ یعنی هیچ شتێک لەگە کورد متفق نییە بەڵام ببینن لایەکی نیشتیمانی هینایە لە بۆ تورکیا دایکە تورکیا تو شەرەفت یەکێک مەسعود بارزانی ئەوە خیانەت نییە جێیشی تورکی لە ناو بادینان هەویە لە خەڵک وەردەگری بەس پێم بڵێت ستاندا یعنی لەوەی خیانەت تر کاکە 300 تانک نا 100 تانک بەڵام کو قبوڵ دەکەی مەسعود بارزانی جێیشی تورکی لە ناو کوردستان هەویە لە خەڵک وەربگری بەجددیمە یعنی لەوەی بێکرامەتتر هەیە لە بۆ تاچ کورد لە بۆ کاکە تۆ حاکمنی ئێکو دەبی جێیشی وڵاتەشکە بێ لەوێن دەر هەویە لە خەڵک وەربگری ئەنگۆ حاکم نین ئەنگۆ باڵا دەست نین خۆ خەڵکێک لەوێ مزاهرەیەک بکە دەیدەنە بەر شەق و شاپ و دەیگرن و شوم بزری دەکەن خەڵک ئەوە تورکیا هاتیە لە کوردستان لە دهۆچێ کۆنترۆلی دانایە تەفتیش دەگاتن هەویە لە خەڵک وەرەگری بەخۆشتان کوڕەکە مات بۆ دەگو بابا یعنی پارتی دەتوانێت عەلەمی کوردستان لەمە ئەوە دەیرە گەورە بووە دەتانی جارشکە عەلەمی کوردستان بەرز کاتەوە کوڕە گوتر کوڕی بابم لە هەزار ئاویدایە بە قوربانەوە توستەرێ وتی خەڵک دەستە سەجادەی وتم ناوەڵە وتی کو دەبیتن یعنی پێی کەفر بوو کو دەبابەی تورکی لە کوردستانە لایەکی کورد خەڵک ناسە سەجادەی مەسعود بارزانی عەلەمی کوردستان دەتوانی بەرز کاتەوە باز کوروتم زۆرە تو سەیری کاکە تو نەدیتێ ئەمە دیدیتمان بەجددی ئەوە نمونەم لە بۆ هەموو کوردی ئەوەیە بەهەرحاڵ ئەو سەردانەی مەسعود بارزانی برادران بڕوا بکەم بەس لەو هەندێک چووە ڕێ نەدەداتن لە پەرلەمانی عێراق جێیشی تورکی کە بەو شێوەیان ناردیە بەو شێوەیان هینایتە کوردستان ئاخر ئەوە ئابڕوچوونێکی عێراقە دەدەینێ سەرخاکە چی بەو دەرەجێ ڕاستە عێراق و تورکیا اتفاقیان هەیە هاوڕێیان بەڵام لە سەرەوەی اتفاقە ئەوەی پارتی کردیتی یعنی دایکی کوردستانی دایکە تورکیا عێراق قبوڵ ناکە براکەم عێراق بەو دەرەجە وەکو ئەوە نییە پارتی هەموو کەرامەتی خۆی بدۆڕێنێتن وەزعی باشە پارتی وەزعی زۆر خراپە دەست لە بۆ شەیتانی برد هینایەتی لەبەرەوەی دەزانی وەزعی پارتی زۆر خراپە برادران وەزعی پارتی لە کوردستان زۆر خراپە
هەر کەسێک دەڵێ باشە سیرکەن مەسعود چتە بەغدایە یەک کەس نەچۆ پێشوازی لەوەی ئیهانە زیاتر لەوەی زەعیفتر زیاتر لە وەختێکدا وەخت خۆی هەموو قیادەی عێراقی لە قیادەی باشوور دەترسان دەهاتنە هەولێرێ لەبەریان دەپاڕانەوە هەموو سازشیان لەبۆ دەکردن کورد عێراقی بەڕێوە دەبرد ئێستا مدیر شوڕتەیەک ناسە پێشوازی مەرجەعی کورد کاکە مەرجە وەزیرێک ناچی حکوومەتێک ناچی مدیر شوڕتەیەک بنێرە بچێ چۆ فات حوسێن چووە نوێنەری ئەوە سەرۆک کۆمار کوردە هەر چووە ئاو بێنەوە دەست بشو لەوەی شکست زیاتر ئەو هەموو قرارە زتان دەرەچی ئەو هەمووەتان کە خۆتان ماڵی بارزانە خۆیان پێ تەقدیس بوو یعنی عێراقیان زۆر پێ بچوو تاڵەبانی ڕەوانیان دەرکرد ئێستا کە بەس سیرکەن لەو دوو مانگەی مەسعود مەسرور چەند جار چوونە هەمووش لەبەر ئەوەی پشتی ملەتەکەی خۆیان ناگرن لەناوە خۆیەک گرتوونیە کورد وەزعیان خراپە موعامەرەکە لێرەدایە هاوڕێیان تۆ بە چ کاتێک دەچی مقاومەی عێراقێک دەکەی کە ڕەوشی خۆی گرتیتەوە ئەتوو باشی ئەوە یەکێک لە خاڵەکانە کە دیتان باشترین نمونەیە ئاوێنەیە کە ڕەوشی پارتی و مەسعود بارزانی خودی کوردیش زۆر خراپە لە بەرامبەر عێراق ئەو هەموو قراق ئەمەمانە هەموو خەڵک خواتی ئەو دەسەڵاتە لە کۆری ببتەوە لەبەر ئەوەی کاکە هەرچی ڕێگایە خەڵک دەگرتە بەر لۆ خۆپشاندان مانگرتن پاڕانەوە ململانێ تەقەی سەریان دێ ئەوی زەوقیان لێبی دەیکە هەموو دنیا لەبەریان دەی بابە پێشمەرگەی یەک بخەر ناخن بەرحاڵ بەنسیسەوە ئەوە یەکێک لەو خاڵانەیە کە ڕێ بگری هەوڵدا مەسعود بارزانی جێیشی تورک ئیدانەی نەکەن لە پەرلەمانی عێراق کە دەشکەن ئەویان بزانم دەیکە حکوومەتی عێراق لە ماوەیەکی نزیکدا ئیدانەی تورکیاەکە بەو شێوەیە هاتیە لەبەرەوەی تورکیا کە دێ ناگەڕێتەوە و عێراق بەو دەرەجە نییە ینی کەرامەتی خۆی هەیە ڕاستە لەگە تورکیا کۆمەڵێکی اتفاقیان کردیە بەس نەک بەو دەرەجەی بێ لایەکی نیشتیمان بی مەسعود بارزانیشێک لەو هۆکارە سەرچیان ئەوەیە دوو هەوڵ دەدا مەسعود بارزانی تەبعی ئیش لەسەر وەکو گوتمان لەگەچێتی کردە مشکیلە ئێشێتی بەهێدی یعنی تا ئێستا غەڵەتی نەکردیە بیکاتە تەشەنوزلۆ سەر ئەو سوستانی لەنگە ئەوانە کە نازانم هەیەک ڤیدیۆیان بڵاو نەکردەوە ئێستا سەردەمەوە نیە وەری ئاعترافی کرد براکەم ئاعتراف هەموو کەس پێی دەکرێت وەرە 2000 خۆی لێ سۆرکە و دوو شەقی لێدا و ئەوەی لێدا ئاعتراف دەکە ئەو ئاعتراف نە ڤیدیۆکە بڵاوکۆ بڵێ ئەوە ئەوانە کردیان هەتا هەموومان بڵێن ئەحەق ئیدانەیەکێتی و ئەوەت لۆ بکەین قەندی لێکان بەس ئەوە نییە دیگە کەسێک تا هینا دەوتان بەستا بۆی با بەلێی گەڕی دوو قسەی بکە هەرچەندە قسەش بکە لە ژێر ئەرهاب ئەوە نییە ڤیدیۆ سەردەمی ڤیدیۆیە سەردەمی ڤیدیۆ لیوان موحسین کوشە وایە نا ئەوە نییە بڵێ وەڵایی کوژە خۆی کوشت ئەو مۆدیرە ڕۆی ئەوە کادیری خۆتە بڕوات پێ ناکە مەسعود بارزانی کادیری خۆتە بڕوات پێ ناکە و ئیدانەت دەکا و ڕەخنە لێ دەگەری لە سۆسیال میدیای تحول ڕوویدایە براکە مانگۆ لە کوێن ئەو سەردەم ڕۆی لە سەری قرارێک بێ و لە خوارێ هەموو جێبەجێ بکە ئەوە دوو ئەو گوتم ئەوەی تورکیایە سێ لەبەر انتخابات کوڕەکەی ئەگەر انتخاباتیش بکرێت مەسرور بارزانی سەرۆشی حکوومەت بمینێتەوە بەڵام خاڵی جەوهەری بڕوا بکەن یەکێک لەو خاڵە ڕئیسیانەی تر مەسعود چێوێن دەرجێ لە هەموو لیستە عێراقیەکان ڕایگیری بزانین چێ دژی چێ بێتەوە تەختیت بکە ئیتر موعامەرەیان لێ دەکە پارتی بەرنامەی وایە زەجەیەک لە عێراق دروست بکە عێراق لە ناوە خۆی تێکدری بەرە چکو چەند عێراق بەهێزبی هەرێم لاواز دەبی بۆ زانیارێتەوە قاعیدەیە چەند عێراق لاواز بی هەرێم بەهێزتر دەبتەوە ئیش بۆی سجێ لە هەمووان ڕادەگری بزانە عەرەبەکان عێراقیەکان لیستەکان چێم کێشەی هەیە چێ نییە ئەزدێتەوە یەخ تەختی دادەنێ کوتێکیان بەردە پارتی شەیتانە لەو شتانە و ئێستا سەدریان هیناوە مەیدان لەگە سونەکان تەنسیقیان کردیە لەگە بەعسیەکان تەنسیقیان کردیە ئیتر هەوڵ دەدەن عێراق توش عێراق ئەبەوها بڕوە یعنی تەقلە بە پارتی 100 ئەوەندە لێ دەدا 10 هەندە لێیان دێتە پێش وەس ئیوان زۆر خراپە باشترین نمونە عێراق لێیان بێمنێتە هەر ئێستاکە دیتان 50 وەفدی هەرێم دەستە بەغدایە یەک وەفدی عێراق نایێت ئەوها خۆیان سوو کردیە یعنی پێشترش بوو مەسەلەی پارە و شتیوانە و هاوکات ئێران دەوری باڵای هەیە هاوڕێیان لەو خراپوریە ئێران زۆر بەهێدی ئیش دەکە لەو مۆزوعی تورکیا هێناوە
پارتی تورکیا هێناوە کردیەوە بەس تورکیا لە ترسی ئێران لە سلێمانی نادەگەنە لە مەتاڕی دەدا هەندێک تێ دەکا بەس تورکیاش دەزانی لەو نفوزە بداتن نفوزی ئێرانە ئێرانیش قبول ناکە ئێستا پارتی نایتی بەس زەڵجەی شەڕی پەکەکە و ئەوە دروست بکە بۆ ئینتخابات نەکرێت شەڕ دروست بێ لەگەیشێتی لەگە بر ئەو قەندیلەکان ببێت بە زەڵجەیەک ئینتخابات نەکرد چکو ناتوانانی دەزانی تەجروبەی پەرلەمانی عێراقیان ئێران و ڕەوشی زۆر خراپ دەکە بۆی هەموو ڕێگایەک دەگرتە بەر نەگیرێتن و ئێران ئاوڕێیان من دەمەیان دەزانیاری دە بڕوا بکەن دوێنێ وەکو گوتم نێچیر ئێران هێنایی پێی گوت دەبی بچن ئەوە بکەن و بەس کەناڵەکانی خۆشتان کەناڵی بیسیەکی بیساری مەسروری هات ئەوەی نەقڵ کرد برادەران ئەوە تەحەولە نێچیر وەکو گەورەترین باڵادەستترین هات سازشی کرد ئەوە نییە نێچیر وامەرن نێچیر بابێتان بڵێم حەدی نییە جملەیەک بڵێ بەبێ ئەوامری مەسعودی لەو شتانە بە ئەوکەی مەسعودی کرا و بەشێکیشی مەسعود کە دەچیەوەنەوە ئەگرە تێکشکانە و چۆن لە 2018 چوو دوای ڕێفراندۆم دیسان سازشێک بوو کردی ئەوەی ئێستاش بە هەمان شێوەیە لە بۆ هیچ ئەوەن مەسعود وەختی وەزعی باش و قەت لە ژیان نەچتە بەغدایە کە وەزعی خراپبووە لە ڕێفراندۆم و لەوەی چیتە وێندەر برادران بڕوا بکەن نێچیر کە تویتە ئێران ناڕێیان دە خەبەرتە ئەم دیارە ئەوەیە داواودەوە لە بۆم دەگەڕێتەوە ئێران خامنەئی بڕۆ سەیری ڕسمەکەتان دادنێم لە تەلەگرام ئێران لیان نەگەڕە نێچیر پێڵاویشی لەبەربی ئەوانە هەموو ئەوەیە ها نقاتە بڕۆن ڤیدیۆی ڕوێنەی بەشار ئەسەد و سودانیتان دادنێم لەگەی نێچیر بزانە کو استقبال کرا چکە ئەو شتانەش هەموو ئەتەکێتی خۆی کە نێچیریان بردیە ئەو حالا و بنەس خامنەئی پێی گوتیەوەتی ئەمە ئەتوو بابتو مامتو باپیرشت باش دەناسین ئەو جملەیە نێچی پێت گۆترایان نە پێت گۆترایە ئەوە تەلمیحە لەوەی کە ئەنگۆ چاشی ئێمە بوونە باشتان دەناسین دژمان مەبن دژمان مەبن و ئێران ئێستا تەلاعوبەکەی دەکە ئێران یعنی ئەم نازانم بەڕاستی هاوڕێ هەیە ینی دەزاری شتەکان ئەو قسەنە دێتە دەرێ ها ئێران بێچیتەکان دەرێچیتەکان بە وڵاتێک و وەخت خۆی سەدام لە بەغدایە بوو هاوڕێیان کەچ خەبەری ململانی بنەماڵەی ئامۆزاکانی سەدام ماڵی ئەوەی لەگەر عودەیوان هەم دەگەیشتە خەڵکو و چۆن بچون ئەوەش هەر دەواودەوە دێت ئیتر ئەوە بووە کە ئێران گوتبی باشە و پارتی زۆر سری ئەمە ئەمریکا و ئەوروپا لە منتیقەی وازە جایان پێدەین تووشی سەد تەنگەژەمان کردێ پارتی بە هەموو عەقڵ خۆی دەوێت یاریمان لەگەڵ بکات بۆیە زۆر بەهێدی لەگەڵیان دەکەن کە ئەمن تەمەنایش ڕووخانی ڕژێمی مەرگ و سێدارە دەکەم ئێران دەوڵەتەکە بەڕاستی داژیکەرە ڕۆژانە کۆڵبەر دەکوژی دژبنی گەلی کوردە بەڵام وەک ئەو تورکیا بڕیادەرن لە هەرێم بەداخەوە ئەو دووە بڕیادەرن و ئەو دوو حیزبە ئەگەر مابن هەر لەسەران لێ بۆیە ئێران هەم مەسعودی ڕەوانی ئەوە کردێ بەس لەوە ڕەزیلکردنی بڕوا بکە بەس لەوە ڕەزیلکردنی ئاوە و مەسعود دەستە وێندەر ئیتر ئەویش تەختێکی خۆی هەیە لەگەڵ حیزبەکان دادەنیشوازم پاڤلیش دەدایە بەس موعامەلەیەکی گەورە لەسەر کورتەیە هاوڕێیان بۆیە ڕێگری دەکەن دامەزراوەی هەرێم هەبیت دامەزراوەی هەرێم هەبی دامەزراوەی ڕۆژئاوا هەبی لەو ماوانە ئەسەد و ئەردۆغان لە بەغدا یەکتر دەبینن هەر سێ لاش متتەفقن لەوەی کە کێشەی کورد بەرەو توانەوە ببن گەر ئەوە موعامەرە دەکەن هەرێمیش لەناو ببن ڕۆژئاواش لەناو ببن هەردووچی ئەوان دژی ئەوەن بۆیە دژی انتخاباتیشن پارتیش بەشێک لەو یاریکەرە هەوڵ دەدا بەو جاشایەتی لە بۆ تورکیا درێژە بە تەمەنی خۆی بدا پێگەی بنەماڵەکەی خۆی بەرز بکاتن نەڕوخێن بەڵام بڕوان پێ بکەن قبوڵی ئەو جاشایەتیشان نییە قبوڵیان نییە و دەشبینن بۆیە سەردانەکان ئەوەی کە دەڵێ لۆ محافزی کەرکووکە و لۆ نازانم چی بڕوا بکەیت ئیهانەیە کە ئێران بە ماڵی بارزانی دەکا و مەسروریان بردە عێراق و بەغدا ئێران نێچیریان بردە ئێران و مەسعودیشان ئەوە برد ئەگە نەبڕۆ سێرکە لەو 20 ساڵەی کەی ئەو بوو کەی چوونە ئەو بنەماڵەیە خاڵش کەش هاوڕێیان خاڵە چیت کەش بێنە دوایانش لەسەر ئەو کێشە ناو خۆیانەی کە پارتی ڕسوا کرد بەڕاستی پارتی یعنی نموزەزەکت پیشاندە نیشانت دا تو دوو حاڵەت فێڵ لە کادری خۆت بکەی
فێڵ لە کادیری خۆت لە حزبی خۆت کتە گاڵتەجار بە انتخاباتە هێمە ناورامی بەگوت پەکەکە و قادر نادر و مەکی و یەکێتی حاڵم بە حاڵیان نەبوایە ئەوانە لە گروپ واتساب بەس تخوا ئەوە حاڵ بە حاڵە لە ئەو کۆنفرانسی خۆت تخوا حاڵت بە حاڵە مەسعود بارزانی چتە بەغدایە کەس استقبالی نەکردیە فشەک کرد من نامەوێت خەڵک باسی ئەو یەک بستر لەگەڵ بکەم بەس تخوا ئەو وەزع کۆنفرانس بووینە قەشمەری خەڵک ئەو کۆنفرانسە یان قەشمەری خانەیە دەیان 100 کادیری پارتی هاوڕێیان لە کادیر لە کارجێر ناوچە بەرپرس ناوچە کارجێر لە ئەوانە دەستیان کێشایەتەوە تا ئێستاکە 100 کادیر زیاتر بڕوان پێ بکە گەورەترین بورکانە ئەو یەکەم جارە تاریخی پارتی کادیری پارتی ئەو ها تەمەڕەت لە حزبەکەی بکە بێت سە تەلەڤیزیۆنی ئەوەی ئەمە گوتمان ئەوانیش دووبارە بکاتەوە حاڵت باشە هێمن هەورامی لەبەر خەڵک دەپارڕێەوە بەس دەست نەچێشتەوە ئەوەی انتخاباتیان قەشمەری خانەیە بە ئەرهاب لەسەرەوە ئێستا تازە بڵاوم کردو باڵی مەسعود و مەسرور ئومێد خۆشنا و پشتیوان سادق تەنسیقیان کرد تەقلەیان بە ماڵی نەوزات هادی لێدا هەموو بە پارە و ئەرهاب تەنسیقیان کرد ئەو دوو باڵەیەکن مەسعود و مەسرور هەریکە باڵی خۆیە وەکو گوتم لە هەولێرێ ئومێد نوێنەری بارزانیە پشتیوان نوێنەری مەسرورە ماڵی نەوزات هادیش نوێنەری ئەوەنە برای نەوزات هادی دەرنەچوە سەنگەر برادران سەنگەر دەرنەچوە ئیتر بزانە پارەی خەیاڵیان سەرف کرد لە کاتێکدا هۆی من هەورامی یەکێک لە بەندەکانتان بڕۆ شەرم لە خۆتان بکەن دەڵێ هەر شوێنێک یەکێک لە بەندەکانی ئەو انتخاباتە ئەگەر پارەی تێ سەرف کرا هەموو انتخاباتەکە ئێڵغا دەبتەوە بە لێشەو هەر سێ باڵ پارە سەرف دەکەن هەر سێ باڵ بە لێشەو پارە سەرف دەکەن دەڵێ لەگە دوژمنی خۆیان ئەوە دەکەن ملشکاندن ئەرهاب بەکارهێنانی پارە هەموو شتێک دەکەن بەڵام ئەوەی هاوڕێیانەوە جێی دڵخۆشیە بەڕاستی من حەقم لە هەر سێ باڵ نییە خەبەرە دێتە دەستە من هەمووی نەقڵ دەکەم چێلۆم دەنێری بەس سیقەی پێ بکەم سیقا من سیقەی پێ بکەم بڵاو دەکەم حەقم لە هەر سێ باڵ نییە لەبەر هەر سێ باڵ لە بۆ من یەک مەدرسە یەک ئەوەنە حەقم لەوە نییە دەکە گلەیان کردێت زڵدی مێیە و ئەوەی حەقم لە کەستان نییە بڕوا بکەن وەرن خەبەرم بە دەقیقی برێ و ڕۆژنامە نووسەکەەوە دوو ئیشی من ئەوەیە خەڵکەشی ئۆپۆزیسیۆنم ڕەخنەگرم ڕۆژنامە نووس چالاکوانم مێشتە لێ دەکەمە گامێش بەس ئەوجا ئەگەر خەبەرەکەم ناڕاستە وەرم پێم برێ وەرە چێ بەقەدر من خەبەری دەقیق بووە بزانن مەسعود عەیدەری 2 هەفتە پێشترێ کردم لا ئەوانە محافظی مدیری شورتەی سلێمانی 2 هەفتە پێشترێ تۆمەتبارکردنی پەکەکە و یەکێتی 2 هەفتە لەمەوبەر وەرە 10 خەبەری وا لۆ دەڕێژم ئەوجا دوای من میدیای کوردی ئەوە بووە و ئەو خەبەرانەی ناو لقەکان لە بۆ من دێسە لقی 3 نەکرا لقی 5 نەکرا هەموو لقەکان بوویتە شەڕ و هەراوهۆریەک تەحەدا دەکەم ئەگە 100 کادری پارتی زیاتر استقالەی نەدابیت هەڕەشەی دەستکێشانەوە و زەدجە و شەق و ڕاکێشانی کلاشینکۆف و سوتان و ئەوانیان نەکردبیتن ئەو وەزع بەڕازی مەسعود بارزان و حزبەکەی خۆت کادیری خۆت بۆیە قەت ناوێت انتخابات بکە هاوڕێیان پارتی نەکە لە هەڵبژاردننی لەو کۆمسیۆنەی ناوقەدی پسایە کە دەرێ مسی بەسەدا ئەوە بکەی کۆمسیۆن دەرچی کاچی من کادیری پارتی کەس تااقەتی ئیشی نمایە مستعیلە پارتی وش انتخاباتە بکە کەس هەموو دژی پارتی بە دێتە سەر تەلەڤیزیۆنی دێتە سەر شاشەی پۆز دەکا بڵاو دەکاتەوە کو تااقەتی هەیە ئیشی لە بۆ بکات کو تااقەتی هەیە ئیشی لە بکە من ئەوم پێخاڵەشی زۆر پۆزتیڤە کە پێمانەوە بوو هەموو کادیرێکی پارتی کۆیلێ ناقێت کۆیلە نین لە بەرامبەر مەسعود بارزانی مەسرور بارزانی نێچیروان بارزانی باڵی نێچیریش بە تەواوەتی پەچینەکەت یان پارەی بە لێشاو دەڕێژیدن هەر سێ باڵ زدی کادیرەکانیان دەنگ هەڵدەبڕن شتێکی جوانە هاوڕێیان دەعمیان بکەن دەعمیان بکە چ دەکەی پارتی نوێی بەشەکی گرنگی کوردستانە بە هەزاران کادیریە کوڕ و خوشک و برای ئێمەن یعنی چ دەکەی خۆ قابلە لە جنوب نەهاتیە ئەو حزبە هەیە دەبی هەوڵ بدەین زەماوەرەکەیان هەوڵ بدەین لواز لەو کۆیلایەتی بینین مەدەنی بیت فێر بی من پێم شتێکی زۆر باشە دەستخۆشیان لێ دەکەم کە فێر بوونە نامنە کۆیلەی 100% لە ئەلف لۆیان بێتە خوارن بڵێن نا فێر ئەو نایە بن نا سەرەتای ڕزگاربوون لە کۆیلایە بوونە هەرچەندە ئەوە ئینتیهازیان هەن لە بۆ خۆیانە بەڵام دەستخۆشیە کە سەدان کادیری پارتی استقالەیدا ڕسوای ئەو گەمە سیاسیانە کرد ئەگەر لە ئینتیهازێتی خۆیان پێ حزب کادیر دەبی کادیری زیندی بی دەنگ هەڵبڕی کە غەدری دیت ئەگەر لە ناو ئەوەی خۆش بی ناکرێ وەکو مەڕ بی
پێت بڵێ یاڵە ئەوە دەرچوو ئەوە بیوچیەوە هەبوو یەکێتی بیرتانە تاڵەبانیات گوتی دەبی ئەو چاقمە هەبی کۆسرەتات گوت دەبی ئەوانە هەبی جەبار فەرمان گوتی ئەوە نەبی بابەوە قەشمەریخانەیە خەڵک دەبی ئاوا دیفاع بکاتن ئەو نموزەدەی کادیری پارتی شتێکی جوانە شتێکی جوانە وەمە حەقمان لەسەر هەر سێ باڵ نییە خەبەری دەقیقی سەداسەتم بدەنێنە تۆم بڵاو دەکەمەوە هەر باڵێک بیت حەقم نییە کەس نەڵێ قادر دامی ئەو باڵێ دەکەن ئەوە من ئەو شتانم پێگرینگە لە ناو کۆمەلگای کوردی لەو ڕوانگەوە پارتیە یەکێتیە انتخابات دەکاتن کە قەشمەریخانەی ڕسوا دەکەین بەجددیمە خەبەری ڕۆژنامەگەریە بڵاو دەکەینەوە بەس وەڵڵاهی ئەو ئابروچوونە مەسعود بارزانی مەسرور بارزانی نەچیروان بارزانی ئەوەی ئەنگۆ دەکەن بڕوا بکە لە هیچ انتخاباتێک لەگەریشێتی و هەموو حیزبەکانی تکەتان نەکردیە و قەت وا خۆتان ڕسوا نەکردیەوە دەستخۆشی لۆ کادیری پارتی سەتا یعنی ئەو ژمارە زۆرە تەمەڕود لە حیزبی دەکە هاوڕێیان ئەوە تحولە لە هەفتا و ئەوەندە ساڵەی مێژووی پارتی شتیوە نەبووە کادیری دێت ئەندام ناوچەیە کارژێر ناوچەیە دەرێ حیزبەکەم دزە حیزبەکەم فێڵ دەکا حیزبەکەم ئێرهاب دەکا بە زۆرم لێ دایانەوە مامکن ئەوە نیشانەی ئەوە کاریگەرین گۆیە هەمووتان لە سوسیال میدیا تەسیرتان لەسەر کادیری پارتیدا نایە سوسیال میدیا ئاوا چاوی خەڵکی کردەوە هێزە کاریگەرە و بڕوا بکەن ئەو کادیرانەی پارتیش یەکێتیش کاکە کوڕی ئەو میلەتەن دەبی هاانیان بدەین فێر بن خوان لەو کۆیلایەتیە ڕزگار بکەن خوان لەو کۆیلایەتیە ڕزگار بکەن بەرحاڵ هاوڕێیان پارتی وەزعی زۆر خراپە بڕوا بکەن یەکێتیش خراپە هەم کورد گەلە خراپترە هەر ئەوەیە لەبەر ئەوەی ئەوانە شەڕەکەیان پێ دەکەن ئەو دەوڵەتە داگیرکەرانە موعامەرەیان دانایە نابی کورد انتخابات لە هەردوو بەش بکاتن تێکیان بەردانە شەڕ دروست دەکرێەوە لەگەرەوە ئەوی پارتی کردیتی خیانەتەشکەیە خیانەتەشکەیە لە بادینان یعنی چ میلەتێکی قبول بکە ئەوە لایەکی نیشتیمانی هەر بە هەدیە بداتە تورکیا بە هەدیە بداتە تورکیا انتخابات نەوێری بکەیت هەموو خەڵک لێت ناڕازی بی عێراقیش ئاوها بە ئیهانەوە یەک کەس نێتەکن ئەو مەسعودەی ئامادە نییە پاڤەل ببینی ئامادە نییە ڕۆژێک لە ڕۆژان خۆی پێ لە هەموو ئەوە زیاتر ئەوە دیتان کوڕە زیوی سەفیدیان کرد لە بەغدایە بە ئێران و بە عێراق باشش دەیزانی وا دەرەچیت کەچی هەر چوو لەبەرەوەی وەزعی پارتی زۆر خراپە لە من وەگرم ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە هاوڕێیان و من سەد بارەی دەکەمە دەستخۆشی لە کادیرانی پارتی دەکەم کە ئاوە لە بەرامبەر ئەگەر ململانەی خۆیانە ئەگەر بە پارەیە ئەگەر بەڵام ئەوە فێرە نابن نا سەرەتای گۆڕانکاریە